با پێی سەرچاوە کەشناسیەکان وادەی دابارینی باران کۆتایی هاتوو بەنداوی دەربەندی خانیش ئاستی ئاوەکەی لە چاوساڵی ڕابردوودا 14 مەتر بەرزترە لە ئێستاشدا ڕۆژانە زیاتر لە 2 سانتیمەتر ئاوی بەنداوەکە لە بەرزبوونەوەدایە و ڕێژەی بەردانەوەی ئاویش قۆناغ بە قۆناغ کەم دەکرێتەوە. لە ئەمساڵدا ڕێژەی دابارینی باران کاریگەری لەسەر زۆربوونی ئاوی بەنداوی دەربەندی خان دروست کردووە. بە جۆرێک ئەم ساڵ 6 ملیار و 300 مەتر سێجا ئاو گەیشتووە بە بەنداوەکە. بەهۆی زیانی ڕووداوی بوومەلەرزەشەوە لەو ڕێژەیە توانراوە تەنها 1 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاو گل بدرێتەوە. لە سەرەتای ساڵەوە تا ئێستا 6 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاو هاتوۆتە بەنداوی دەربەنی خانەوە، 5 ملیاری بەردراوەتەوە بۆ بەرهێنانی کارەبا و مەبەستەکانی تر و ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاوی زیادە لە بەنداوەکە خەزم کراوە جگە لەو ئاوەی کە لە بەنداوەکەی ئەسڵەن هەبووە. وردە وردە داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە کەمە بێتەوە و ئەگەرچی لە ماوەی ڕابردووە هەر ئاستی ئاو زیادیە کرد لە بەنداوی دەربەنی خان، بەڵام لەوە چێت لەم هەفتەیەوە ئێمە وردە وردە کۆنتترۆلی بەرزبوونەوەی ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان بکەین. بە هۆی کەمبوونەوەی داهاتی سەرچاوەکانی ئاو چوونە نێوەرزی گەرمە لە هەفتەی داهاتووە کۆنتترۆڵ و دەست بە سەراگرتنی ئاو لە بەنداوی دەربەندی خان دەست پێ دەکات. بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان ڕایگەیان ئەوان دەتوانن ئەمساڵ بڕا کارەبای پێویست بخەنە ناو تۆڕی کارەبای نیشتیمانی هەرێمەوە و ئاوی پێویستیش بۆ بەرەمهێنانی ئەو بڕە کارەبایە لە ناو بەنداوەکە هەیە. دیار لە ماوەی ڕابردووە بەرهێنانی کارەبا لە بەنداوی دەربەنی خان بەردەوام بووە، هەرسی وحدەکە بە بەردەوامی کاریان کردووە، بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە هەندێک کێشە لە وحدەکانە هەبوو بۆ یەک بەرهێنانی کارەبا لە بەنداوی دەربەنی خان کەم کراوەتەوە. ئێمە بەشیەوە ئەومان هەیە لە سێمانگ گەرمەکەی هاوینە بە بەردەوامی کارەبا لە بەنداوی دەربەنی خان بەرهەم بهێنرێ و هیوادارین یەکەکانی کار و ئاوی چاک بن و کێشەیان نەبێ بۆ ئێمە بتوانین بەرهێنانێکی کارەبای زۆر لە بەنداوی دەربەنی خان بەرەمبێنی. بە هەموو پێوەرەکانم ساڵ بەنداوی دەربەندی خان بەهۆی نالەباری کەش و هەوا و بارینی بارانێکی زۆر قۆناغێکی قورسی تێپەڕاند و بە هەموو لایەک توانرا بەنداوەکە لە مەترسیەکانی داڕوخان بپارێزرێت، دڵنیایی بە خەڵکیش بدرێت کە مەترسیەکان ڕەوینەتەوە و بەنداوەکە ئێستا لە دۆخێکی ئاساییدایە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.